بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا باب فقه كان يسينا خزمة سنجوري شريكي نويش كسنة پیغمبر خوان صلى الله عليه وسلم كيشيشان ريتيا لا نويجي خورجيران ومانجيران کە نوێژی خۆرگیران و مانگگیران تەبەن هەردووکیان وەکو یەکن. عولەما هەموویان یەکدەنگن لەسەر ئەوەی کە نوێژی خۆرگیران و مانگگیران سونەتێکی موئەککەدەی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم بۆ پیاوان و بۆ ئافرەتان. دیارە چاکتر وایە نوێژی خۆرگیران و مانگگیران لە دەرەوەی بە کۆمەڵ و بە جەماعەت بکرێن، بەڵام طبعاً ئەگەر بەتەنهاش بکرێ لە شوێنێک جەماعەتی تێدا نەکرا، کەسێک بە جەماعەتیش بۆی نەکرا بیکا دەتوانێت بەتەنها بیکا. کەواتە نوێژی خۆرگیران چاکتر وایە بە جەماعەت بکرێ، بەڵام بەتەنهاش دەتوانین بیکەین. و دەفەرموون کاتێک کە پێویسترێ نوێژی خۆرگیران یا مانگگیران بکرێ، سنەت وایە بە ئەسەڵات جامعە، ئەسەڵات جامعە بانگەوازی بۆ بکرێت و خەڵک بۆی کۆ ببێتەوە. کە جمهوری عولەما ڕەئیان وایە کە دەفەرموون نوێژی خۆرگیران و مانگگیران 2 ڕکعاتە، بەڵام لە هەر ڕکعاتەیدا 2 ڕوکوع هەیە و هەروەها 2 فاتحە خوێندن و 2 قورئان خوێندن هەیە، وەکو لە فەرموودەی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم کە عائیشە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت جارێکیان لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم خۆرگیرا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوویە مزگەوت و طبعاً بانگەوازی کرا کە خەڵک کۆ ببێتەوە بۆ نوێژی خۆرگیران. پێغەمبەر صلی الله عليه وسلم دای بەستە نوێژ، خەڵکیش لەگەڵیدایان بەست، فاتحای خوێند و دوای فاتحا قورئانی خوێند بە قورئان خوێندنێکی زۆر لە ناو نوێژەکەیدا مایەوە. ئەوجار الله ئەکبەری کرد، چوویە ڕوکوع، لە ڕوکوعیشدا زۆر مایەوە، هەستایەوە سەمیع الله لمن حەمیدە ربنا ولك الحمد کرد، حەمدەن کەثیرا طیبا مبارەکا فیه. ئەوجار جارێکی دیکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کردوتەوە بە خوێندنی فاتحە هەر پێشەوەی بچێتە سوزدەی. ئەوجار قورئانی خوێندووە، بەڵام تۆزێک لە قورئان خوێندنەکەی پێش ڕوکوعی کەمتر، ئەوجار ڕوکوعی بردووە. ئەوجار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆتە سوزدە، 2 سوزدەی بردوون، هەستاوەتەوە، دیسان فاتحای خوێندووە، قورئانی خوێندووە، ئەوجار ڕوکوعی بردووە، هەستاوەتەوە لە ڕوکوع، جارێکی دیکە فاتحای خوێندوتەوە، قورئانی خوێندوتەوە، ئەوجار چۆتەوە ڕوکوع و دواتر 2 سوزدەی بردوون و لە تەحیاتی خوێندووە و سەلامی داوەتەوە. کەواتە نوێژی خۆرگیران بەو شێوازەیە. ئیمام یان ئەو کەسەی بەتەنێژ نوێژە دەکا، طبعاً دەستی بەرز دەکاتەوە و فاتحا دەخوێنێت بە بێدەنگی، دواتر قورئان دەخوێنێت کە هێندێک فەرموودەیەکە دەفەرموون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیکی 100 ئایەت یا وا گومانمان بردووە کە بەقەرەی خوێندبێ. وەالحاصل دوای فاتحای یەکەم قورئان دەخوێنێ هەتا زۆرتر بێ چاکترە. ئەوجار ڕوکوعی دەبەی، هەڵدەستیەوە سەمیع الله لمن حەمیدە ربنا ولك الحمد و ذیکرەکەی دەڵێ. ئەوجار جارێکی دیکە دەست دەگریەوە، فاتحای دەخوێنیەوە، ئەوجار دەچیەوە ڕوکوعی دەبەی، ئەوجار دەچیە سوزدە. ڕکعاتی دووەمیش بە هەمان شێوە. کەواتە نوێژی خۆرگیران و مانگگیران لە هەر ڕکعاتێکدا 2 فاتحا و 2 قورئان خوێندن هەیە و هەروەها 2 ڕوکوع هەیە، و تەنها وەکو نوێژەکانی کەش تەنها 2 سوزدەی تێدایە. یعنی هەموو نوێژێکی خۆرگیران و مانگگیران 2 ڕکعاتە، بەڵام لەو 2 ڕکعاتەیدا 4 ڕوکوع و هەروەها 4 سوزدەی دەکەوێتێ و دواتر
سەلام دەدرێتەوە و کۆتایی بە نوێژەکەی دێت کە دیارە مەسەلەی خۆرگیران و مانگگیران دیاردەیەکن بەدەستی خوای پەروەردیگارن ئەوەی کە پێی دەوترێت سروشتی بەو معنایە کە دەستی هیچ کەسێکی تێدا نییە و لەبەر هیچ کەسێک خۆر ناگیرێ و سنەت وایە لە کاتی تەبەن پێش و پاشی نوێژەکەیدا تەکبیری زۆر بکرێ، دوعای زۆر بکرێ، سەدەقە و خێر بکرێ، ئیستیغفار و داوای لێخۆشبوون بکرێ و دواتر تەبەن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژەکانی کردوون زۆر جار نوێژەکە تەواو نەبووە یا هەر لە نوێژەکەیدا ماوەتەوە تا خۆر بۆتەوە یان هەر لە ناو نوێژەکەیدا ماوەتەوە تا ئەو کاتەی مانگەکە بۆتەوە و کۆتایی بە مانگگیرانەکەی هاتووە. نوێژێکی دیکەمان هەیە پێی دەوترێت نوێژی ئیستیسقا، داواکردنی بارانە. دیارە داواکردنی بارانە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم بە چەند شێوازێک بووە. یەکەم هێندێک جار بە نوێژ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکی کۆ کردوتەوە لە دەرەوەی شار، گەورە و گچکە، ژن و پیاو نوێژیان کردووە وەکو نوێژی جەژن. نوێژی داواکردنی بارانە ڕێک وەکو نوێژی جەژن وایە. چۆن؟ کە دادبەستە نوێژێ تەوان کە بە جەماعەت دەکرێت لە ڕکعاتی یەکەم پێش ئەوەی ئیمام فاتحای بخوێنێ حەوت الله ئەکبەری دەکا، لە نێوانی الله ئەکبەرەکانیشدا ئەگەر ئەو ذیکرەی بخوێنێ وەکو جێژنەکان سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر أجا الله أكبر، يعني حوت الله أكبر جگە لە الله أكبر دابەستنە نوێژ دەکەی لە ڕکعاتی یەکەم ئەو جار فاتحا دەخوێندرێ بە دەنگ و هەروەها لە ڕکعاتی یەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم سوورەتی ئەعلای خوێندووە. کە هەڵدەستیەوە بۆ ڕکعاتی دووهەم پێنج الله أكبری کردوون پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو جار فاتحای خوێندووە، ئەو جار سوورەتی غاشیەی خوێندووە و دواتر دوعای کردووە و پاڕاوەتەوە بۆ باران باری. هەندێک جار بە شێوازێکی دیکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای کردووە لە خوتبەی جومعەکاندا لە نوێژی جومعەدا کە خەڵک هەستی کردووە بێبارانیە و داوای دوعای بارانیا داوای بارانیان کردووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خوتبەی جومعەدا لە کۆتاییەکەیدا دوعای کردوون و خەڵکیش ئامینی بۆ دوعاکانی پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم. هەندێک جار بەبێ نوێژی جێژن و هەروەها بەبێ ئەوەی کە ڕۆژی جومعەی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو مزگەوتیش و لە دەرەوەی مزگەوتیشدا دوعای بارانی کردووە بە چەند شێوازێک و هەر جارێکیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای بارانی کردوێت بێگومان دوعاکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم گیرا بوون و جاری وایە هێندە باریوە کە دواتر بە هەفتە خەڵک خۆری نەدیوەتەوە، بە هەفتە خەڵک هەر بارانی بەسەردا باریوە. مەترسی ئەوان لەسەر دروست بووە کە زۆری باران زەرەریان پێ بگەێنێ بۆی هاتوونەوە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، هاتوونەتەوە خزمەتی پێغەمبەر و توانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعا بکە بارانەکە کەمی کاتەوە، بارانکردکە وشکی کاتەوە، خەریکە لە زۆری بارانەکەیدا ئەو جارەی بە هیلاک دەچی. بۆیە ئێستا کە بە تایبەتی تەوان لە زۆر جار و زۆر ساڵەوە ئەو ساڵیش کەوتوونێتە وەرزێک کە بارانی وەرزی باران بارینە و باران کەمە، چاک وایە کاتێک کە نوێژە بارانە دەکرێت بەو شێوازە بکرێت کە ئادابەکانی نوێژە بارانە بەو شێوەیەن. یەکەم تەوان سنەت وایە چاک وایە خەڵکی ئەو وڵاتە و ئەو ئاوەدانیە و ئەو شارە کە بارانی تێدا نابارێت هەمویان تەوبە بکەن و پەشیمان ببنەوە، چونکە بە نەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بە نەسی ئایەتی خوا کاتێک باران دەگیرێتەوە لێمان و خوای گەورە بە نەوعێک تووشی قاتی و قڕی و گرانی و بێبارانیمان دەکا هۆکارەکەی تاوانە. بۆیە
هەنگاوی یەکەم پێش دوعا، هەنگاوی یەکەم پێش نوێژە بارانە ئەوەیە کە ئینسان بە شێوەی گشتی خەڵکەکە بگەڕێتەوە و پەشیمان ببێتەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبەیەکی چاک و باش و ڕازگۆیانە بکەن لەگەڵ خوای پەروەردگاردا، چونکە ئەوەی کە بارانەکەی گرتوتەوە گوناهن و ئەوەی کە دەرگای ئاسمانمان بەڕوودا دەکاتەوە بێگومان نەهێشتنی گوناهەکانە، تەوبەکردن و پەشیمان بوونەوە و داوای لێخۆشبوونکردنە لە خوای پەروەردگار لەوەی کە کردومانە. ئەوە هەنگاوی یەکەم. هەنگاوی دووهەم سوننەت وایە پێشەوەی بچینە نوێژە بارانە دانیشتوانی ئاوەدانیەکە هەر هەموویان 3 ڕۆژ پێش چوونە دەر بە ڕۆژوو بن، ڕۆژوو بگرن کە ڕۆژوویەکە لە عیبادەت و خواپەرستیەکان و لە پێناوی خوای پەروەردگاردا خۆیان تینووکەن و برسیکەن بە ئومێدی ئەوەی نیسبەتێک دڵیان لە ژەنگی گوناه و تاوان خاوێن بێتەوە و نزیکیان لە خوای پەروەردگار زیاتر بێ. خاڵی سێهەم کە زۆر 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 گرینگە ئەوەیە کە ئەو زوڵم و ستەمانەی کە لە خەڵکی کردومانن لێی پەشیمان ببینەوە و حەقی خاوەن حەقەکان بدەینەوە، بە تایبەتی مەسئول و کاربەدەستەکان برا گەورەکان گەورەی وڵات ئەگەر ستەمیان کردووە و بەڕاستیش کردویانە، ئەگەر ماڵی خەڵکیان خواردووە و بەڕاستیش خواردویانە و دەیخۆن پێویستە ئەگەر دەیانەوێت خوا ڕەحمەتی خۆیانیان بەسەردا ببارێنێت و غەزەب نەبارێنێ، بارانمان لێ قەتع نەکات و دەرگای ئاسمانمان بەڕوودا دانەخات، بێگومان ئەو ستەم و زوڵمەی کردویانە و ئێمەش لە بینی خۆماندا حەقی خەڵکیمان ئەگەر لەسەرە حەقەکە مادیە بیدەینەوە و ئەگەر حەقی معنەویە کەسێکمان ئەزیەت داوە و ناڕەحەتمان کردووە هیچ نەبێت داوای گەردەن ئازایی داوای لێبوردنی لێ بکەین و نێوانی خۆمان لەگەڵ خەڵکی ئاشت بکەینەوە بۆی کە مافەکان کە کردوو کەوتونە لامان بیان گەڕێنینەوە بۆ خاوەن مافەک. خاڵێکی دیکە ئادابێکی دیکەی نوێژی بارانە ئەوەیە کە نوێژی بارانە لە ناو شاردا ناکرێت، لە دەرەوەی شاردا دەکرێت. ئەسڵ ئەوەیە لە دەرەوەی شار لە ئاوەدانی بڕۆیە دەرێ ئەوجار بڕۆی تەوە نوێژە بارانە بکەیت. خاڵێکی دیکە ئەوەیە کە ئەو کەسانێک دەستنە نوێژە بارانە جلی شڕ و شەپڕێ و جلێکی متەواضعانە و خۆبە کەمزانانە بڕۆنە دەرێ، نەک بە ئەو پەڕی کەشخەی و خۆ جوانکردن و خۆ ڕازاندنەوە و پیشان بدرێت کە بۆ مناسبەیەکی خۆشی دەچێت یان بۆ حەفلە و ئاهەنگ و ئەو شتانە دەچێت. نا دەبێ چۆن لە جێژناندا سونەتە جوانترین جێژن جل لەبەرکەی، لە نوێژی بارانایدا بەعەکسەوە شڕترین جل پیزنا خاوێن بەڵام جلێکی شڕ کە فەقیری بێدەسەڵاتی بێهێزی لێ بخوێندرێتەوە لەبەریکەی باشە. خاڵێکی دیکە بە ئەو پەڕی ملکەچی و زەبوونی و خۆبە کەمزانینەوە بڕۆین، تەکەببور و خۆبەزلزانین لە ناخماندا نەبێ، لە شێوازی ڕۆیشتنماندا نەبێ، لە شێوازی قسەکردنماندا نەبێ، لە شێوازی ڕاوەستانماندا نەبێ، بە ئەو پەڕی ملکەچی خۆبە کەمزانین و زەلیلبوون و بێدەسەڵاتی پیشاندان لە بەرامبەر خوای پەروەردگاردا. خاڵێکی دیکە ئادابێکی دیکە ئەوەیە کە بەڕاستی نوێژە بارانە ئەوە نییە لە شارێکی گەورەی چەند 100,000 کەسی یا ملیۆنی تەنها چەند 100 کەسێک بچن نوێژە بارانەی بکەن. نوێژە بارانە ئەسڵ ئەوەیە ژن پیا و گەورە گچکە تەنانەت پیر و پەککەوتەکان نەخۆشی سەرجێگاکانیش لەگەڵ خۆت ببەی بۆ دەشت و تەنانەت تەوان ئەوانەشی کە لە نەخۆشخانەکان و بۆ خۆشیان توانای جوڵەیان نییە چاکتر وایە شار بە تەواوی چۆڵ بکرێت و هەرچی هەیە و هەرچی تێدایەتی ئەوانەشی کە نوێژ دەکەن و ئەگەر ئەوانەی عوزری نوێژ نەکردنیشیان هەیە ئافرەتانی عادە و ئەوانش هەر بچن هیچ نەبێت لە دوعاکاندا مشارەکە بکەن و بەشداری بکەن. و ئادابێکی دیکە ئەوەیە کە ئێمە نەک هەر خۆمان سوننەت وایە ئاژەڵەکانیش مریشک و کەڵەباب و قەل و قاز و ئەوەی کە هەتا لە گیانداری غەیری مرۆڤیش لەگەڵ خۆتی ببەی و لە نزیک ئەو شوێنە ڕایانگری کە نوێژە بارانەی تێدا دەکرێت. و خاڵێکی دیکەش کە وەکو گوتمان نوێژی داواکردنی بارانە ڕێک
وەکو نوێژی جێژن وایە 2 ڕکعاتە لە هەر کاتێک لە کاتەکاندا دەتوانی بیکەی مەرج نییە بەیانی بە یا ئێوارە بێت تەنها نەکەوێتە ئەو کاتانێک کە نوێژکردن تێیاندا مەکروهە کاتی خۆر هەڵاتن کاتی خۆر ئاوابوون یا ناوقەتی ڕۆژێ لە هەر کاتێکی دیکەدا بیکەی ئاعتیادیە وەکو نوێژی جێژنی ژوایە ڕکعاتی یەکەم پێش فاتحە 7 ئەڵڵاهو ئەکبەری تێدایە و فاتحە و سوورەتێکی دەخوێنی ڕکعاتی دووەم پێشەوەی دەست بە فاتحاکەی 5 ئەڵڵاهو ئەکبەر دەکەی و دەست بەرز دەکەیەوە فاتحا دەخوێنی و سوورەتێک دەخوێنی ئەو جار سەلام دەدەیەوە کە سەلامت یان پێش سەلامدانەوە تەڵبن دەکرێت ئیمام دوعای قونوت بخوێنێت و لە دوعای قونوتدا داوای باران کات و داوای ڕەحمەتی خوا کات و خەڵک ئامینی بۆ بکە و دەشکرێت دوای سەلامدانەوە هەم بە کۆمەڵ بە جەماعەت ئیمام دوعا بکات و خەڵک ئامینی بۆ بکە و هەمیش دەکرێت مەجال بدرێ خەڵک بۆ خۆی دوعا بکات و بپارێتەوە خاڵێکی دیکە تەمان سنەت وایە ئیمام دوای نوێژەکەی تەمان 2 وتار بخوێنێتەوە کە تەمان لەو وتارانەدا چاک وایە باسی تەوبە و پەشیمان بوونەوە و گەڕانەوەی حەقی خەڵکی و ئیستیغفارکردن و تەوبەکردن و پەشیمان بوونەوە و ئاشتەوایی بینی خەڵکی و ئاشتەوایی ئینسانەکان لەگەڵ خوای گەورەدا بکرێت لە وتاری دووهەمدا عولەما دەفەرمون سنەت وایە ئیمام فەرمان بە خەڵکی بکە کە جلەکانیان ئاواژووکەنەوە جلەکەی سەریان ئاواژووکەنەوە سەرەوە بن لە بەریکەن تا زیاتر بێدەسەڵاتی و بێتوانایی خۆیان لە بەرامبەر خوای پەروەردگاردا پیشان بدەن پێغەمبەری صلی الله علیه وسلم کۆمەڵێک دوعای بارانی تایبەتی کردوون لە کاتی بارانەدا کە دوعاکان دوور و درێژن حاڵتەن لە کاتی نوێژە بارانەدا ئەو دوعایانە ئیمام دەیان کات و خەڵکیش ئامینیان بۆ دەکات بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار دەرگای ڕەحمەت و میهرەبانی خۆیمان لێ بکاتەوە خوای گەورە بارانی بە ڕەحمەت ببارێنێ بەسەرماندا بە گوناه و تاوان و خراپەی ئێمە لەگەڵمان نەکا و هەر کەسێکیش لەبەر خۆیەوە لەو حاڵەتانەدا کە بێ بارانی دروست دەبێ ئەگەر بە شێوەی کۆمەڵ و جەماعەتیش نوێژە بارانە نەکرا ئینسان زۆر ئیستیغفار کە زۆر پەشیمان ببێتەوە یان ئەگەر هەستت کرد زوڵمت لە کەسێکی کردووە حەقەکەی بۆ بگێڕیەوە یا ئەگەر گوناهێکت کردووە بینی خۆت و خواتەوە بۆ بکەی و پەشیمان ببیەوە هیچ نەبێ بۆ ئەوەی هۆکاری بێبارانیەکە تۆ نەبی چونکە بەبێ گومانی خەڵکی هیچ شار و ئاوادانیەک هەمووی بەیەکەوە گوناهبار نییە ئەو پەڕی گوناهەکە ئەوەیە کە هێندێک خەڵک گوناهی دەکات و هێندێکیش هەستی پێ دەکەن لە بەرامبەریدا بێدەنگن خەڵکێک بە گوناهی ئەوەی کە تاوانەکەی کردووە لەوانەیە خوای گەورە هێندێک جار ڕەحمەتی خۆی لێ بگرێتەوە هێندێک جاریش ئێمە کە لە بەرامبەر تاوان و گوناهدا بێدەنگ دەبین کە بە تایبەتی ئەو فەرمانکردن بە چاکە وە ڕێگریکردن لە خراپە ئەگەر لە ناو هەر میللەت و قەومێکدا نەما یەکێک لە سزاکان لە عقوبەت دنیاییەکان بریتە لە گرتنەوەی باران لێمان کە ئەو بە چاوی سەر دەبیندرێ هەزاران چاکە هەیە و زۆریشمان چاکەکان دەزانین بەڵام لە بەرامبەریدا جاری وایە بێدەنگین ئەوەی لەکنمانە لە حەق ئەوەی لەکنمانە لە ڕاستی نایڵێین یا وەک خۆی نایڵێین یان ئەگەر خراپیش نەبین هەمومان لە گوناهیشەوە تێوە نەگلابین لە پێش چاومان سەدان گوناه دەکرێت سەدان خراپەکاری هەیە سەدان زوڵم و ستەم و نادادی هەیە بەڵام جاری وایە جورئەتمان نییە لە بەرامبەر ستەم و نادادیەکەدا بژڵێین نا بژڵێین هەڵەی بژڵێین تاوانت کردووە خراپەت کردووە کە بە بێگومانی ئەو کاتە ئێمە کە فەرمان بە چاکە ناکەین با خۆشمان چاکەکار بین هەر بە تاوانبار حساب دەکرێن کاتێک کە خراپە دەکرێت و لە بەرامبەریدا بێدەنگ دەبین کات ئەگەر خۆشمان خراپەکەی نەکەین بە بێگومانی لە بێدەنگەکەیدا تاوانبار دەبین و خوای گەورە کە عقوبەی نارد بە تایبەتی بێبارانی نارد و عقوبەی دنیایش کە دەنێرێ خوای گەورە عادەتەن لە دنیایە تەڕ و وشک چاک و خراپ بەیەکەوە تەوان وەکو گوتم هەمووان نیسبەتێک تاوانیان هەر هەیە
هیچ نەبێت تاوانی بێدەنگی و قسە نەکردن و ڕوبەڕوو نەبوونەوەی خراپە. خۆ ئەگەر ئەوەشمان کردبێ بێگومانە کە عقوبەی دنیایی بێ باران ببارێ بۆ هەمووان دەبارێ، ئەگەر نەشبارێ بۆ دنیا لە هەمووان دەگیرێتەوە، بەڵام محاسبەی قیامەتمان ئەو کاتە جیاواز دەبێت خوای پەروەردگار ڕەحم و میهرەبانی خۆیمان لێ نەگرێتەوە و خەشم و قین و تووڕەی خۆیمان بەسەردا نەبارێنێت. السلام عليكم ورحمة الله وبركاته.